ئەو کەسەی کە بەخەبەر نایەت بۆ شەو نوێژ یاخۆت شەو نوێژ ناکات سنەت وایە لە دوای عیشاوە سنەتی وتر بکات. بەڵام ئەو کەسەی کە بە تەمای شەو نوێژە و بەخەبەر دێت پێش نوێژی بەیانی ئەوە باشتر وایە و سنەتە لە دوای شەو نوێژەکانی نوێژی وتر بکات. هەرچەندە کە ئینسان نوێژی وتریشی کرد دوای هەڵسایەوە هەر دروستە شەو نوێژەکەی بکات. بەڵام ئەگەر بە تەمای شەو نوێژ بێت لە خۆی ئەمین بێ کە بەخەبەر دێت باشتر وایە لە دوای شەو نوێژەکانی سنەتی وتر بکات، هەروەکو پێغەمبەر صلی الله علیه وسلم بەو شێوازەیە کردووە. پێغەمبەر صلی الله علیه وسلم ئامۆژگاریمان دەکات وەسیەتی کردووە. ئەبی هورەیرە بەمان دەگێڕێتەوە کە دەفەرمێت ئەوصانی خەلیلی بثەلاث لا ئەدەعوهن حتى ئەموت. دەفەرمێ پێغەمبەر صلی الله علیه وسلم هاوڕێکەم خۆشەویستەکەم ئەو پێغەمبەرە خۆشەویستە صلی الله علیه وسلم ئامۆژگاری کردم کە ئەو ئامۆژگاریە بۆ هەموو مسلمانێکە، بۆ ئێمەشە کە شوێن کەوتە و ئومەتی ئەو پێغەمبەرین صلی الله علیه وسلم. دەفەرمێ بە سێشت ئامۆژگاری کردم کە وازی لێنێنم، واز لەو سێشتە نێنم هەتا وەکو دەمرم لەسەریان بەردەوام بم. یەکێک لەوانە وەنەوم عەلا ویتر، کاتێک کە دەخەویت بەر لەوەی کە بخەوی نوێژی وتر بکە.